قوتابی خۆشەویستەکانم هیوام تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێت. قوتابی خۆشەویستەکان کتاب و دەفتەرەکانتان با لە پێش بی لەگەڵ من بیکەنەوە پێکەوە نمونەکان باس دەکەین تەمەشا بکەین ڕاهێنانەکانیش هەڵمان کردیە لە دەفتەرتان لە پێشتامی بیکەنەوە با پێکەوە پێداچوونەوەی لەگەڵ بابەتەکان بکەین. قوتابی خۆشەویستەکان ئەمڕۆژ پێداچوونەوەک بەوانەی سێیەم لە بەشی چوارەم دەکەین ئەگەری تاقیکردنەوەی. زانی نەگەری تاقیکردنەوەی دەڵێتی شوان مەشق دەکا بۆ باشترکردنی توانای یاریکردنی لە یاری تۆپی باسکەدا لە 25 هاوێشتن 15 گۆڵی کرد. بە پشبەستن بەم دوو ژمارەیە دەتوانی ئەگەری گۆڵکردنی شوان لە هاوێشتنی داهاتوودا بخەمڵێنین. ئەگەری تاقیکردنەوەی ڕێگایەکە بۆ خەمڵانی ئەگەری ڕووداوێک. بزانن ئەگەری تاقیکردنەوەی چیام دڵێ دەتوانی بۆ ڕووداوێک بدۆزینەوە ئەگەرێک بدۆزینەوە کە مەسەلەن نمونەکی لێرە باس کردیە دەڵێ شوان لە 25 هاوێشتندا 15 گۆڵی کرد یعنی شوان چەند جار هاوێشتیتی 25 جار ئەدی چەند گۆڵی کردیە 15 گۆڵی کردیە. زانە یاسایەک لێرە دروست دەبی دەڵێ ئەگەری تاقیکردنەوەی بۆ ڕووداوەیەک بدۆزیتەوە بە دابەشکردنی ژمارەی جارەکانی ڕوودانی ڕووداوێک لەسەر ژمارەی هەموو هەوڵەکان. ژمارەی جارەکانی ڕوودانی ڕووداوێک یعنی ئەو شتە چەند جار ڕوویدا بەڵام ئەتو لە هەموو مەحاولەکانت چ بوو هەموو مەحاولەکانی چەند بوو و چەند جار لەو مەحاولەیە ڕوویدا ئەو شتە. شوان 25 جار مەحاولەی کرد 25 جار هاوێشتی بەڵام چەند گۆڵی کرد 15 گۆڵی کرد. ئەودا 25 هاوێشتنەکە دەکەوتە ژێرە و کە ژمارەی هەموو هەوڵەکانە لەسەرەوەش چەند جار گۆڵت کردیا دەکەوتە سەرە. دەزانن دەڵێ شوان لە 25 هاوێشتندا 15 گۆڵی کرد ئەگەری تاقیکردنەوەی گۆڵکردنی شوان لە هاوێشتنی داهاتوودا چەندە؟ وەڵامەکەت بە شێوەی کەرت و ژمارەی دەی و ڕێژەی سەدی بنووسە. ئێستا دەینووسین ئەگەری ڕووداو بە نزیکەیی ژمارەی جارەکانی ڕوودانی ڕووداوێک لەسەر ژمارەی هەموو هەوڵەکان باشە. ژمارەی جارەکانی ڕوودانی ڕووداوێک یعنی چەند جار گۆڵی کرد ژمارەی گۆڵەکان لەسەرێ دەنووسین. ئەدی ژمارەی هەمووڵەکان چەند جار لە هەموو هاوێشتنەکانە هەن ژمارەی هەموو هاوێشتنەکان ژمارەی گۆڵەکان چەند بوو 15 بوو ژمارەی هەموو هاوێشتنەکان چەند بوو 25 هاوێشتن بوو. باشە 15دا لەسەر 25 لۆ بۆ 3 لەسەر 5 سادەی کرد بەسەر چەند بەسەر 5 15دا بەش 5 3 25دا بەش 5 5 بووە 3 لەسەر 5. باشە دەڵێ بیکەتی دەی و سەدی 3 لەسەر 5 چۆن دەبێتە ژمارەی دەی زۆر لە ڕۆژانە شتەمان باس کرد قوتابی خۆشەویستەکان بە دابەشی گەورە 3 لەسەر 5 دابەشی گەورە بیکە دەکاتە 0.6 ئەدی 0.6 کو دەبتە ڕێژەی سەدی وتمان ئەگەر 0.6 بوو دەیکەینە 160 0.7 بوو دەیکەینە 170. ئەوەش ئەگەری تاقیکردنەوەی گۆڵکردنی شوان لە هاوێشتنی داهاتوو دەکاتە 3 لەسەر 5 یان 0.6 یان 180 ئەوەش کرد ئەوە دەی ئەوەش ڕێژەی سەدی. با بینە سەر نمونەی دوم زین باسی چ دەکەم جێبەجێکردن لەسەر کەش و هەوا لە ماوەی 3 هەفتەی ڕابردووە هەموو ڕۆژێک ئومێد بەرزترین پلەی گەرمی تۆمار دەکرد بۆ ئەنجامدانی پرۆژەیەکی زانستی ئەنجامەکان بەم شێوەی خوارەوە بوون. زانین 3 هەفتە بوو هەفتەی یەکەم هەفتەی دوم هەفتەی سێم لە هەفتەی یەکەم پلەی گەرمی بۆ شێوەیە بوو لە هەفتەی دوم پلەی گەرمی بۆ شێوەیە بوو لە هەفتەی سێم پلەی گەرمی بۆ شێوەیە بوو. داوا کراوی پرسیارەکە چییە؟ ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوەی پلەی گەرمی بەرزتر بێت لە 16 پلە لە ڕۆژی دواتر ژمارەی زان ئەگەری تاقیکردنەوەی کاتەیە یاسی ئەگەری تاقیکردنەوەی وەکو لەسەرەوە باسمان کرد ئەگەری بەرزتر لە 16 پلە یەکسانە بەچی ژمارەی ئەو ڕۆژانەی کە پلەی گەرمی تێدا بەرزتر لە 16 لەسەر ژمارەی هەموو ڕۆژەکانەیە وتمان ژێرە دەبی هەمووی بی لەسەرش چەندت داواکاری پرسیارەکە لەسەرە دەنووسی ژمارەی هەموو ڕۆژەکان هەموو هەوڵەکان لە ژێرە دەبی. ئێستا دەڵێتی ژمارەی ئەو ڕۆژانی کە پلەی گەرمی تێدا بەرزتر بوو لە 16 چەندە 15 بوو یەکسانە بە 15دا بەش یان 15 لەسەر ژمارەی هەموو ڕۆژەکان بژمێرە 21 ڕۆژە. دۆ بزانێ 1 2 3 4 5 6 7 ئەمە دەزانین هەفتەتان ڕۆژە 7 ڕۆژە ئەوە 7 ئەوە 7 ئەوە 7 سێ جارە 21 کاتە 21 ڕۆژ. لۆ لێرە دیسان بۆ 5 لەسەر 7 بە دابەش دابەشی چەند بە دابەشی 3 15دا بەش 3 دەکاتە 5 21دا بەش 3 دەکاتە 7 بووە 5 لەسەر 7. باشە ئەو جارە دڵێ ئەگەری تاقیکردنەوەی چەندە کە پلەی گەرمی بەرزتر بێت یان نزمتر بێت لە 16 لە ڕۆژی دواتر. زانین دەڵێتی
ئەو جارە بە یاسای دەرسی پێشوو کە باسی ئەگەرمان کرد چ بوو ڤیدیۆکەی پێشوو دەیگوت ئەگەری بە ئەگەری یاساکمانە بۆ ئەگەری ڕوودا و کۆگە ڕووداوی تاواکەر یەکسانە بە یەک لێرە بۆ یاسای دەبینینەوە هەردوو ڕوودا و پلەی گەرمی بەرزتر لە 16 بزانە ئەگەر بەرزتر لە 16 ئەو لێرە دۆزیمانەوە چکە لێرە بەس داوای بەرزترەکەی دەکرد ئەگەری بەرزتر بێ لە 16 یەکسان بوو بە چەند 5/7 کۆ ئەگەری 16 یان کەمتر چکە لێرە دەڵێ پلەی گەرمیگە 16 بێت یان کەمتر بدۆزۆ ئەو دیارنی ئێستا ئەو دەدۆزینەوە یەکسانیشە بە یەک باشە ئەگەری 16 یان کەمتر یەکسانە بە ئەو 5/7 دەی بەمە ئەولە ئەو 5/7 پێشی موجەبە کە بی بەمە ئەولە دەبتە سالب دەبتە کەم دەبتە یەک کەم 5/7 یەکسانە بە ژێری ئەو یەکەی دەکەینە یەک دەبتە یەک لەسەر یەک کەم 5/7 بۆ دوو کرد کو دەدۆزینەوە قوتابیان لە دەفتەر حەلمان کردێ تەماشاکەن ئەگەر لە بیرتان چۆ تەماشای دەفتەر بکەنەوە دوو کرد دەبی ژێرە یەکسان بکەم ئەو دەتوانم بیدۆزمەوە کە ژێرەم یەکسان کرد کەمی یەکسەر ڕاستەوخۆ سەرەکەم دەکەینەوە دەکاتە 2/7 باش ئەوەش ئەگەر پلەی گەرمی بێتە 16 کەمتر دەکاتە 2/7 یان 129 بە نزیکەی 2/7 بە دابەشی گەورە بیدۆزەوە ئەو 129 لە بۆ دەردەچی بە دابەشی گەورە 2/7 قوتابی خۆشەویستەکان ئێستا باسی ڕاهێنانی یەکەم دەکەین تەماشاکەن لە مەشقکردنی تیرروکەواندا شاهین لە 25 هاوێشتندا 4,000 ئامانجی پێکا زانە لە تیرروکانی یعنی 4,000 25,000 تیرەکەی هاوێش بەڵام 4,000 با بڵێن لە ناوەڕاستی بازنەکەیدا ئایا ئەگەری تاقیکردنەوەی چەندە بۆ ئەوی شاهین لە هاوێشتنی دواتر ئەمانجەکە بپێکێت وەڵامەکەت بە شێوەی کارت ژمارەی دەی ڕێژەی سەدی بنووسە قوتابیان عینە نمونەی یەکەمان بزەبت دەست ژمارە گۆڕە 25 هاوێشتنە ئەمە دەمانگوتی ژمارەی ئەو جارانەی کە هاوێشتی لەسەر ژمارەی هەموو هاوێشتە ژمارەی ئەو جارانەی کە ئامانجەکەی پێکا لەسەر ژمارەی هەموو هاوێشتەکان ژمارەی ئەو جارانەی کە هاوێشتی پێکا چەندە چاردەیە دابەشی 25 چاردە لەسەر 25 تەماشاکەن قوتابیان سادە ناکرێت لەبەرەوەی لەسەر هیچ ژمارەك ناتوانین چاردە لەسەر 25 سادە بکەین ئەو بە شێوەی کرد ئەدی بە شێوەی دەیی چاردە لەسەر 25 وەرەبی گۆڕە بە دابەشی گەورە دەبێتە ژمارەی دەی دەکاتە 0.56 دەکاتە 0.56 بە شێوەی دەیی ئەگەر بیکەنە ڕێژەی سەدیش دەکاتە 156 لە دەفتەر حەلمان کردێت تەماشایکەن زۆر بەدوانە قوتابیان باش لە نمونەی دوم دەڵێتی هەڵبژاردن ڕۆژنامەنووسی گراپسێکی ئەنجام دەنێنێ و 75 کەس دەربارەی پاڵێورەوانی هەڵبژاردنەکانی پەرلەمان چل کەس وتیان کە دەنگ دەدەین بە لیندا داواکاری ئەلفتی ئەوشمان زۆر بەدوانی حەل کرد تەماشای دەفتەر بکەن قوتابیان ئەگەری تاقیکردنەوەی چەندێکە کەسی دواتر دەنگ داد بە لیندا ئەگەری تاقیکردنەوەی دەڵێنی ئەگەری تاقیکردنە دەڵێ هەموو کەسانەی ئێستا پێکەوە حەل دەکەم بە شاکەم ئەگەری تاقیکردنەوەی دەدۆزینە ئەوانەی کە دەنگیاندا بە لیندا چکە دەڵێ بەوەی چەند کەسی دواتر دەنگ بدات بە لیندا ئەگەری دەنگدان بە لیندا یەکسانە بە هەموو ئەو کەسانی دەنگ دەدەن بە لیندا لەسەر هەموو ڕاپرسراوەکان باش هەموو کەسانی کە دەنگ دەدەن بە لیندا چەندە 40 کەسە دابش لەسەر هەموو ئەو کەسانی کە دەنگیاندا چەندە لەسەر هەموو ڕاپرسراوەکان چەندە هەموو ڕاپرسراوەکان 75 کەسە باشە 40 دابەشی 75 بەسەر 5 سادەی دەکەین 40 دابەش 5 دەکاتە 8 75 دابەشی 5 دەکاتە 15 دەکە 8 لەسەر 15 قوتابیان تەماشای دەفتەرکەن لەگەڵ من بڕۆن حەلمان کردێت چونکە تەماشاکەن باشە ئەوە 8 لەسەر 15 ئەگەری دەنگدان بە لیندا ئەوە عینە نمونەی دووەمە بە ژمارە گۆڕا لێرە پرسیاری بە ئەگەری تاقیکردنەوەی چەندێکە کەسی دواتر دەنگ نەدات بە لیندا دەنگ نەدا لێرە چمان دۆزیەوە دەنگدان بە لیندا ئەدی لێرە دەنگ نەدا بە لیندا کاتە لێرە بە یاسای ئەگەری دەنگ بدات بە لیندا کۆ ئەگەری دەنگ نەدا بە لیندا یەکسانە بە یەک ئەگەری دەنگ بدا بە لیندامان دۆزیەوە چەند بوو 8 لەسەر 15 بوو ئەدی ئەگەری دەنگ نەدا بە لیندا چەندە دیارنە دەیدۆزینەوە یەکسانە بە یەک باشە 8 لەسەر 15 کۆ ئەگەری دەنگ نەدا بە لیندا یەکسانە بە یەک 8 لەسەر 15 بە ئەولاد دەکاتە چی ئەگەری دەنگ نەدان بە لیندا یەکسانە بە 8 لەسەر 15 یەک کەم 8 لەسەر 15 ئەوە دوو کەرتە ژێری یەکسانکە ئەنجامەکەی دەدۆزینەوە کاتە ئەگەری دەنگ نەدان بە لیندات لە بۆ دەردەچی دەکاتە 7 لەسەر 15 دەرمانی ئەمڕۆ سوودیگەیان دەبێ تاوانەیەکی تر خواتان لەگەڵ